سڵاتانە بێ ئێوارەتان باش ڕاستەوخۆ لە هۆڵی ڕەمادان لێرە لە کاتی کۆنسێرتەکە و بەڕێوەچوونی ئەو ئاهەنگەی کە ساز کراوە بۆ هونەرمەندی کۆچ کرد و عوسمان عەلی ڕۆ هونەریشی کوردی ڕەسەن و هاوچەرەکەمە هەر لە سەرەتاوە ئەمە دروشمی تیبی مۆسیقای سلێمانی بۆ تا ئێستاش قسە لەسەرم بابەتاکەن و لەسەرم بابەتەش ڕەچکەی خۆیان گرتووە هەمان نەزانی دوور و نزیکی شکۆرانێکانیان بە دروستبوونی و تیپەشەوە ئەو گرنگی بە هونەرمەندان درا لەو سەردەمایە بە پاڵپشتی و هونەرمەندانەشەوە توانرا چەندین کاری باشکرێکێک لەو هونەرمەندە دیارانە هونەرمەندی کۆچ کرد و عوسمان عەلیە. ئێستا لە میادەیە چ جاوی کە کۆنسەرتێک سازکراوە بەشداری چەند هونەرمەندێکی لاو کە هیچێک لەوانە هەردی کوڕی هونەرمەندی کۆچ کرد و خۆیەتی لەگەڵ چەند هونەرمەندێکی تری لاو گۆرانەکان ئەوترێتەوە چەند گۆرانێکە دانراوە هەروەها ئەو کتێبەش ڕاهەندەکانی عوسمان عەلی کە لێرە پێشکەشی ئامادەبوانەکرێت ئەوشانی باسە لەسەر ئەرچی بەڕێزخات و شاناز ئیبراهیم ئەحمەد ساز کراوە. من میوانداری بە ڕێزخاتەوە ڤینم کردووە کە کچی هونەرمەندی کۆچ کرد و عوسمان عەلیە سوپاس بۆ بەشداریکردنت. ئەزانم میسا حەزی شەکەی لە ژوورەوە بی بۆی جۆ لە گۆرانەکانیش بێ داوای لێبوردنەکەین کات دەگرین. سپاس بۆ بەشداریکردنت. هەڵوێستەکردنی ئێوە سەرەتا لە کتێبەکەەوە دەست پێکەم ڕاهەندەکانی عوسمان عەلی ڕۆڵی ئێوە چی بووە لە نێو کتێبەکەیان چۆن توانیتانە هاوکاری مامۆستا عادل بکەن؟ سپاس. هەڵبەتە مامۆستا عادل کاتێکە دەستی بە کارە کردەوە بە هونەرمەندێکی تر ویستی بە کۆمەڵی بابەتێکە تایبەتە بە جێڕانە و بیرەوەریەکان ئەمەش دیارە هاوڕێیان خێزان زیاتر ئاگاداری ئەم کارانن یا ئاگاداری ڕابردووی ئەو مرۆڤن کە ئەو کەسایەتێک کە مامۆستا عادل لە هەڵیان ئەبژێرێت یا هەر کەسێک کە هەر بە ڕێزێککە کە بێوێ کارێکی لەو جۆرە بکات. هەڵبەتە ئێمەش وەکو ئەوەی کە هەم دۆستەکانی باوکەم هەموو خۆمان و خانەوادە و خێزان لە پورەکانم لە دایکم لە هەموو ئەو کەسانی ناو خێزانەکەمان کە شتێکی زانی بێت لەوانەشە زۆر شتێ بیرچوو بێت بەڵام ئەوەی کە زانیمان نەتوانیمانە هاوکاری بکەین. زۆر باشە. من کە ڕاهەندەکانم بینی وێنەی زۆر جوانی تایە لە کۆتایی کتێبەکەیە ئەم وێنانە لەسەر داوای خۆتان بۆ یان خۆتان وێنەکانتان هەڵبژاردووە یان ئەمیش هەر مامۆستا خۆی کاری لەسەر کردووە؟ هەندێکی مامۆستا خۆی کاری لەسەر کردو هەندێکیشی خۆمان پێمان خۆش بکەوە شێوازە بێت. زۆر باشە. وێنەی کۆن و نوێشی تایە ئەوانە هەر هەڵبژاردەی خۆشتان هەبووە تایە؟ تقریباً بڵێ. زۆر باشە. هەبوونی کتێبەکە چی بە ئێوە بەخشێ لە ڕووی کاری هونەری یاخود با بڵین زانستی موزیکی و بە تایبەتیش لەسەر دەنگی هونەرمەندی کۆچ کرد و عوسمان عەلی؟ ئەگەر عوسمان عەلی تەنها وەکو عوسمان عەلی لێرە من باسی بکەم نەبوو باوکەم هەڵبەتە ئەو کارە پێوەزی مامۆستا عادل کردوێتی کە بە ئەرجێکی زۆر گەورە هەستاوە تا ئێستا شتێکی لەو بابەتە بۆ هونەرمەندانی ئێمە نەبووە جا هیوادارم یعنی ئەم کارە زیاتر بکرێت هاوکاری زۆرتری هەم مامۆستا عادل و کەسانی تریش بێت لە ڕووی هونەریەوە ئیتر بە هەر جۆرێ بێت بە تایبەتی ئەو کەسایەتیانەی کە جارێکیکە دروست نابووە چ لە ڕووی هونەریەوە چ لە ڕووی ئەدەبی و شانۆییەوە یاخۆت وەرزشەوانەکان هەنی هەموو بوارەکان کە کاریان خۆت کتێبەکەت خوێندوتەوە؟ کتێبەکە سەرەتا 4 جار من بۆ خۆم هەڵەچنم کرد. کەی خوێنیتەوە چیت پێ یانی چی زانیاریکی زیاتر تایاتێ لەسەر؟ بە تاکید سەرەتا کە خوێنبەوە یعنی بە چەند ڕۆژێک چەند دێڕی ئەوەڵ مەخوێنەوە لەبەرەوەی کە تۆ بتێوە نەتەوێت کەسایەتی باوکت باسەکات دڵپڕی و بێتاقەتی و ئەوەداد ئەگرێت ئەچیتەوە ناو یادگاریەکانی ڕابردوو وەکوایەکە خۆت سوورەکەش لە بەرچاودا بێ نەکرد خوێندنەوە. زۆر باش. ئێمە سەر کۆنسێرتەکە هەڵبژاردننی گۆرانیەکان قسەتان هەبووە تایە یان تیپی مۆسیقای سلێمانی خۆیان دایاندا؟ ئەمەیان من پەیوەندیم نەبوو. پەیوەندیت نەبووە. زۆر باشە. تا چەند پێت خۆش بەوە گۆرانیانە بوترێتەوە ئەگەر وەک کچی هونەرمەندیان وەکو کەسێکی ئاسایش بێت؟ بۆ من زۆر ئاساییە تەنها کە نەشێوێن بێت لەکینا هەر کەسێک حەزکات عوسمان عەلی مڵکی هونەری کوردیە لەبەر ئەوە ئاساییە ئەگەر کەسێک. زۆر باشە. هەڵبژاردننی هونەرمەندە لاوەکانی شتا چەند جێگای سەرنجە بۆ تۆ کە گۆرانەکان بڵێنەوە؟ بۆ من جێگەی دەستخۆشی و شانازیە بە تایبەتی کاتە هەردی سەلامیە پێم وابێ گۆرانەکەی باوکێتەوە بە شێوازێکی زۆر جار بێت یعنی کە هەستی پێەکەم ڕێگە چۆنە ئەو دنیای باوکم. بابێمە سەر پاڵپشتیکردنی ئێوە بۆ هەردی چی یعنی چۆن پاڵپشتیەکەن چۆن حەزەکەن گۆرانەکان بڵێتەوە؟ من بەڕاستی حەزەکەم زۆر ستایلێکی کوردەواری هەبێت ستایلی جارانی سلەیمانی و تیپی مۆسیقای سلەیمانی هەبێت
لەبەرەوەی کە ئەو حەیەوێتی لەوا هەیە من بڕوام نییە لە شتی ترا هەمی بەڵام تۆ بتێو نەتەوێت دنیا بەرە و پێشکەوتن ئەچێت ناکرێت هەر لە قاڵبێک حساب بێنیتەوە لەبەرەو چی ستایلی دڵی خۆی گونجاوە هیوادارم ئەوە هەڵبژێرێت پێت خۆشە بۆ نمونە گۆرانی تایبەتی خۆشی هەبێ یان هەر چێتەوە ناو فۆلکلۆر و ئەوە نەخێر پێم خۆشە کە بەرەو پێشکەوتن هەنگاو هەڵبنێت گۆرانی خۆی هەبێت ئەوە بە تاکید حەزەکەم زۆر باشە بێمە سەرەوەی کارتانەوەی ئێوە لە بەڕێوەچوونی ئەم جۆرە کارانە بۆ هونەرمەندانە لە چه ئاستێکە ئەیبینن تا چەند مای دڵخۆشیە بۆ خانەوادانە مای دڵخۆشیە طبعاً زۆریش مای دڵخۆشیە بەڵام هەڵبەتە ظروف و ئەوە دەورە ئەبینێت یعنی ئەتوانن چی بکەن یا چینەکە بە تایبەتی لەم کاتی ئێستەیە کە بەڕاستی چی دەستخۆشیە و بە تایبەتی خات و شاناس کە ئەرچی کتێبەکە و ئەرچی زۆری کارەکانی گرتوتە ئەستۆی خۆی ئەمڕۆ بانگێشتەکە گشتیش نەبوو نەخێر بۆ گشتیتان نەکردووە ئەوەی ڕاستی بێ من ئەوەنە ئاگدار بووم یعنی بەڕێزانی کارمەندانی هۆتێل ڕامادا کە ئەو ئەرکیانگرتە ئەستێشانی خۆیان وە زۆر سوپاسیانەکەی پێم وابێت ئەوەنە جێگە هەبوو ئەوەنە خەڵکی ئەگەر بەڵامی تر بۆ عام نەبوو ئەوەیان لەوە ئەچێت کەمی کتێبەکان بێت زۆر باشە بە هەمان شێوە تەمان ئەوانی کە ئامادە بوون هەمووی لەسەر بانگێشتی زۆری ئەو کەسانی کە تایە بەشدارن بانگێشتەکانتان کردووە هاتوونەتە ئێرە کاردانەوەی ئەوان چی بۆ بەرامبەر بەم کارەکە کراوە کاردانەوەیان چی بۆ ئەو خەڵکە لێرە ئەوەندەی هاتوونەتە لای تۆ قساکەن زۆر خۆشحاڵن یعنی ئیتر طبعاًەوە ئەگەر لە ناخی خۆیەوە ئەو قسانە نەکات ناتوانێت کە ئەو خۆشحاڵێ زۆرە دەرببرێت ئەگەر بەڕاستیش یعنی دڵخۆش نەبێت بەڕاستیش ئەگەر باوکمی خۆش نەوێت یا قەدر و حرمەتی خانەوادی ئێمەی لەلانە وایە ئەو بە پێوەنە ئەوەستان سابێ زۆریە هیچ پرۆژێکتان هەیە لە ئایندە ئیشی لەسەر بکەن بۆ هونەرمەندی کۆچکرد و جارێکی تر پرۆژەیەک شتێکی تر هەبێ لە بەردەستانە ئیشی لەسەر بکەن تا ئێستا نەخێر هیچ شتێک نییە زۆر باشە بێمە سەر کتێبەکە مامۆستا عادل چەند گۆرانیەکی هەڵبژاردووە گۆرانیانە لەسەر هینی خۆی بۆ توێژینەوەی خۆی بۆ یان خۆشتان قسەتان هەبوو لەسەر گۆرانەکان هەموو گۆرانەکانی بە ئاگاداری ئێمە بۆ سەعادل یعنی هەمووی پرسیاری لێ کردین لە هەمووی ئەمانەی ئەگەر لێرە عەرزەکرێت ئەمەیان نازانم بەڵام وەکو ناو کتێبەکەم و گۆرانەکانێتی زۆر باشە دواوتەی تۆ چییە لەسەرم کارە و لەسەر بەڕێوەچوونی بەڕاستی یعنی خۆم بە قەرزارباری هەموو ئەو خەڵک و ئەزیز و خۆشەویستانە ئەزانم ڕەنگە ناوی زۆری لە بەخێراتنەکانیانە ناوی کەسم نەبێت بێ بەڵام سوپاسیانەکەین کە لە کاتی زێڕینی خۆیان بەخشی بە ئێمە سوپاس بۆ بینەرەکانی ئێوەش یعنی ئەوە ئەرکوماندووبوونێکی زۆریان کێشاوە سوپاسیانەکەین زۆر باشە دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ تۆ خۆشەویستان وەکو بینیتان کە ئاماژەی بەوە کرد کە کۆنسێرتەکە ئێستاکە لە ژوورەوە بەڕێوە چێت لە ڕێگای تیپی موسیقای سلێمانی و هەڵبژاردنەوەی ئەو ئاوازانە و وەکارکردنەوەی لەلایەن دەنگی ئەو هونەرمەندانەوە بۆی جاریشتر گۆرانەکان بە شێوازێکی جوانتر باشتر زیندوو بکرێتەوە لێرە چ جایەوەی کە پریڤایتیش بۆ بەڵام خەڵکێکی زۆر هاتوون و بۆی بەشداری بکەن لە تیپی مۆسیقای سلێمانیەوە گوتنەوەی گۆرانەکانیش لەلایەن سیڤان عەباسەوە هەروەها مەبەست شەریفەوە لەگەڵ کەویار و لەگەڵ هەردی کوڕی عوسمان عەلی گۆرانەکانیان هەڵبژاردووە 4 گۆرانیان هەڵبژاردووە 4-5 گۆرانیەکە کە بوترێتەوە من لەگەڵتان بەردەوام مەچمۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارم کوردستان بۆ درێژە پێدان با پرۆگرامی کورسان دەست دەستەکانت خۆش بێ کوردۆ زۆر سوپاس دەکەم